بەداخەوە هەر یەکێک لەو تێبینیانەی کە لە سەر دامەزراوەکانی هەرێمی کوردستان بەتابەت لەسەر محکەمە بە درێژایی ئەو ساڵانەی لە دوای ڕاپەڕین و حکوومەت هەرێمی کوردستان تشکیل بوو یەکێک لەو مەشاکیلانەی کە هەیە ئەوەی کە دادگاکان بەداخەوە دادگای سربەخۆ نین قەراراتەکانیان قەراراتی سربەخۆ نیە بەشێک لەو ڕێو شوێنە قانونیانش کە لێرە داڕژراوە بە ئەوەی کە نە پەرلەمان نە دەسەڵاتی تەنفیزی یعنی هیچ کەسێک مافی تعاملکردن و تانە نێدان و ئەوانەی نییە لە بڕیارەکانی محکەمە بێجگە لەو تۆمەتبارەکان کە بڕیاریانی بڕیاریان لەسەر درێ بەعامۆکو ئەوەی ئەمڕۆ ئێمە بینیمان ڕێوشوێنی دادگاییکردنەکە ڕێوشوێنێکی دروست بوو ئەوەی کە ڕۆی بەڵام بەداخەوە وەکو هەموو بڕیارانەی تر ئێمە بڕیارەکە بە بڕیارێکی نادات پەروەرانە ئازانی بڕیارەکە بڕیارێک نییە کە جێگە و ئومێدی ئێمە بێ ئەوەی کە ئێمە بینیمان بێگومانە وایە بەشێک لەوانە یەکسەر ئیفراج کرانایە و ئازاد کرانایە بەداخەوە کە هەمویان وەکو یەک مامەڵەیان لەگەڵاکرا لە کاتێکا کەیسەکانیان کەیسی جیاواز بوو ڕاستە مەسەلەن هەمویان لە گروپێکا بەیەکەوە کاریان کردووە کە گروپێکی مەسنجەرە و ئیشێکی تەبیعیە ئەگەر خوا نەخواستە شتی تری لە پشتەوە نەبێت کە ئەوانە ینی ئەو بڕیارە کاتێکە دراکە خوا نەخواستە تاوانێک ڕوویدا بێ هێشتا تاوانێک ڕووی نەداوەکەوەی کە کەسێک لەسەری ینی بڕیاری بندکردنی بدرێ بۆ ماوەی 6 ساڵ بڕیارەکە بڕیارێکی سەرەتاییە ئەچێتە محکەمەی تەمیز بێهیوانە بووین ئێمە وەکو پەرلەمانی کوردستان کە بەس تەنها دەسەڵاتی چاودێریکردنمان بەسەر ئەم کەیسەوە هەیە وەک چۆن ئەمڕۆ لێرە ئامادە بووین لە چاودێریکردنی بە ڕێوچوونی ڕێوشوێنەکانی محکەمە بێگومان بۆ قۆناغەکانی دوای ئەوەش لەسەر خەتە بین و بە دوواداچوون و چاودێریەکانی خۆمان لەگەڵیانە بەردەوامە بێ. بەڵام حکومەکە گومانمان لەسەری هەیە لەبەرەوەی هەمووانی وەکو یەک حیساب کرد هەرچەندە ئەوان تاوانی گەورەیان نەکردێ لەبەرەوەی یەکێک تاوانبارە کە ئیشەکەی کردبی بەڵام ئەوانە تەنها لەخوایان ڕۆژنامە نووسن تەنها ئاڵگۆڕی زانیاری ڕۆژنامە نووسیان کردیە حکومەتی نادەت پەروەران نەدران بەڕاستی بەڵام ئەوەی کە جێی سەرنجی من بوو یعنی زۆرمان پێ ناخۆش بوو داواکاری ڕۆڵی داواکاری گشتی بوو دەورەی زۆر خراپی جێڕا لە ناو هۆڵی محکەمەی.